زیاتر قربان زۆر خەتەر نیە تازەتەوە هایدرۆلیکە كاسة تلفوني حوار ويكون سڵاو وەرزش دۆستانی عەزیز بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ڕانیا لە ئەستۆدیۆی ڕانیا ڕاستەخۆ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست داین بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ لە چوارچێوەی خودی پلەکانی کوردستان یانێ قەڵازێ میوانداری یانێ ڕانەی کردووە بێگومان ئەم یاریە بۆ هەردوو لە تا ڕادەیەکی باش چارەنووسسازە لەبەرەوەی ڕانیا لە ڕیزبەندی پلەی یەکەمە بە کۆکردنەوەی 21 خاڵ دەیەوێت زیاتر بردنەوە مسۆگەر بکە بۆەوەی دوورکەوێتەوە لە ڕکابەرەکانی دووەم و سێم و چوارەم بێگومان یانێ قەڵازێژ لە 11 یاری ڕابردووی لەناو یاریگای خۆیدا کە 6 یاری لە یاریگای خۆیدا بووە دوو براوە دوو یەکسان دوو دۆڕان بەڵام یانەی ڕانی لە 11 یاری ڕابردوودا هەر چوار یاریەکە ناو یاریگازە دەڕژ بردوتەوە بۆیە ئەوە یاریەکانی یانەی قەڵازێ و ڕانیەیە بێگومان یانەی ڕانیە لەگەڵی 11 سەرکەوتنی بەدەست هێنا بە تایبەتیکە لە یاری ڕابردوو یاریەکەی لە یانەی کوێ بردەوە 2-1 گۆڵەکانی سامان حسێن عەلی کۆماریان کرد وەرزش دۆستانی عەزیز و خۆشەویست لە کلاسیکۆی ڕاپەڕین یانەی قەڵازێ لە یاریگای مام جووتیار ئەمڕۆ میوانداری یانەی ڕانیە دەکا یانەی ڕانیە پاڵەوان لە ڕیزبەندی یەکەم ناوی دێت وەرزش دۆستانی عەزیز خۆشەویستان هەمیشە لە خزمەتداین لە کەناڵی ڕانیەوە ئێستا بزانی ناوژوان بەڵێ ناوژوان یاریەکەی ڕاگرتووە یاریسان کەوتووە وەرزش دۆستان دیارە لێرەوە سپاسی کاکە بێستون دەکەین چیان ڕاستە و خۆ لە قەڵازێ بە یەک تاکە موبایل وێنەکانمان بۆ دەگوازێتەوە دەستخۆشی دەکەین لەگەڵ کاک محەممەد مستەفای عەزیز و خۆشەویست یاری بەردەوامە وەرزش دۆستان دیارە پێکاتەی بەڵێ تۆم دەگەڕێتەوە بۆ ڕێباس گۆڵپارێزی یانەی قەڵازێ لە شوێنی هەرێم هێرۆیی یاری دەکات بێگومان هەرێم هێرۆیی لە یاری ڕابردوو بە کارتی سوور کرایدەرەوە ئێستا ڕێباس لە شوێنی هەرێم هێرۆیە یاری بەردەوامە بزانین هەڵدانی لا بۆ یانەی قەڵازێ وەرزش دۆستان بینەرانی بەڕێز خۆشەویستان لێرەوە دەمانوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەین هەرێک لە هەفتە بازاری ڕانیە سوپاس و هەروە برژاوی بەرخی بابی هەمیشە سوپاس و هەروە سنتەری بێست ڤیژن بۆ نەشتەرگەری چاو سوپاس بۆ سپۆنسەرەکان یاری بەردەوامە لێدانی ماڵی گۆڵ بۆ یانی ڕانیە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە پێکاتەی هەردوو تیپ دیارە پێکاتەکە یاریزانان لە پێکاتی یانەی ڕانیە لە پێکاتی یانەی ڕانیە دیارە دەشتی گۆڵپارێزە بەڵێ تۆم دەگەڕێتەوە بۆ کاردۆس دەشتی گۆڵپارێز لە هێڵی بەرگری کاردۆس ئاراس عەبدوڕەحمان بۆ هەروە بڕوا
و هەروە ئاراس بابانی لەلایەکان هاوڕە ڕەشید لازۆ لە ناوەڕاست ئیدریس هونەر حسێن عەلی سامان لە پێشەوەش ڕائید و هەروە پێکاتەی یانی قەڵاتزەی خۆشەویستیش دیارە یاریزان کەوتۆ بە هیوای سەلامەتی بۆ ئەم دوو یاریزانە ڕێباز گۆڵپارێز ڕێباز مەحموود و هەروە عەبدوڕەحمان حەسەن سابر ڕێباز و هەروە پشدەر ئەمین بەها محەممەد و هەروە سەعدون ژمارە 17 ڕێنووس جەمال لە ناوەڕاست ژمارە 8 و هەروە کاک حەسەن سەلام دڵشاد حەمەدەمین و هەروە محەممەد ئەحمەد ژمارە 9 یاری بەردەوامە هەردوویانە دەیانەوێت ئەو یاری ئەوڕۆ بە سەرکەوتن بە کۆتا بێنن تۆپ بۆ یانی قەڵاتزێ تۆپ بۆ یانی قەڵاتزە ناوەڕاست یەڵە یەڵە بۆ دەگەڕێتەوە بۆ دواوە جاری وایە پەخشەکەمان ڕادەوەستی ئەوەش بە هۆکاری ئەوەی بەڕاستی بەداخەوە ئیدی دەبینن بەڵێ یاری بەردەوامە ببوورن وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە دەبینین هەندێک جار پەخشەکەمان دەوەستێ بەڕاستی زۆر داوای لێبوردنمانەیە توانا و کارکردنی ئێمە لەوەدایە بەڕاستی سا زۆر سوپاسی کاک بێستون دەکەین لەگە کاک محەممەد لە قەڵاتزێوە بە یەک موبایلی ئاسایی وێنەکان دەگوازنەوە و هێڵی ئینتەرنێتش بۆ خۆتان زان لە وڵاتی ئێمە هێڵێکی خێرانیە بۆی کە ئێمە چێژێکی باشی لێبێنین یەڵە فاوڵ بۆ یانی ڕانیا تۆپ دەگەڕێتەوە یەڵا گۆڵ پارێز ڕێباس کۆنتترۆلی تۆپەکە دەکات گۆڵ پارێزی یانی قەڵاتزێ کۆنتترۆلی تۆپەکە دەکات یاریزان کەوتووە وەرزش دۆستان کلاسیکۆی ڕاپەڕینە ئەوە کلاسیکۆی ڕاپەڕینە ژمار دەکرێت هەردوویانە دەیانەوێت سەرکەوتن تۆمار بکەن وەکو باسم کرد کە یانی ڕانیا لە ڕیزبەندی یەکەم بێت دەیەوێت خاڵی زیاتر کۆ بکاتەوە دەیەوێت خاڵی زیاتر کۆ بکاتەوە بۆی زیاتر دوور بکەوێتەوە بەڵێ لە ڕابردوودا ئێستا و یاریزانەی کە گرێبەستەکانی یانی ڕانیا هەریەک لە ئیدریس هونەر و حسێن عەلی ئەوانە گرێبەستی ئەو ماوەی یانەی ڕانیێن بەڕاستی ئاستێکی باش و نمونەیان پێشکەش کردووە بێگومان ئەم یاریزانانە تا ئەو بەتایبەتی لە یاری ڕابردوو ئیدریس هونەر ئاستێکی جوان و باشی نمایش کرد بەدڵنیایەوە ئەو یاریزانە تا زیاتر ڕادێ لەگەڵ پێکاتی یاری ڕانی و یاریزانەکان ئەوە دەیەوێت هەمیشە هەر یانەیەک بێ دەبێرزانێ گرێبەست لەگەڵکان یاریزان ئەنجام دەداوە سوولەکان یاریزان دەبینێ چونکە هەندێک گرێبەستەوەی سوودی نییە تۆپ یاری بەردەوامە یەڵا ئارام بۆ پێشەوە بۆ ناوەڕاست بۆ یاریزانی ناوەڕاستی لەلایەکان بۆ قەڵاتزێ بەڵام دەشتی نزیکە دەشتی لە تۆپەکە نزیکە لێرەوە پیرۆزبایی لە کاک دەشتی دەکەین بە بۆنەی پێکێنانی ژیانی هاوسەرگیری لێرەوە بە ناوی ستافی تەلەڤیزیۆن پیرۆزبایی لە کاکە دەشتی عەبدوڵا دەکەین هەمیشە سەرکەوت و تەندروست باش و بەختەوەر بن لەگەڵ هاوسەری تازە تۆپ بەردەوامە یەڵا گۆڵ پارێز لەیدا بە پشدەرەمین یەڵا تۆپ لە ناوەڕاست تۆپ لە بەرژەوەندی قەڵاتزێیەکان سوورپۆشەکان ئەمڕۆ کێبرشەی سوورپۆشەکان و سەوزپۆشەکانە لە ناوەڕاست یاریدا تۆپ بۆ قەڵاتزێ پێچەوانە دەبێتەوە یەڵە ڕانیا یەڵە لازۆ یەڵە بۆ ناوەڕاست ناوبژوان دەڵە یاری بەردەوامە تۆپەکەی تاخیر کرد پێشێک بۆیانی قەڵاتزێ یەڵە کوڕانی مامەندا یەڵە لەلایەکان قەڵاتزێ سوورپۆشەکان زانم چی دەکەن بۆ ناوەوە بەڵام کاردۆستی پاڵەوان تۆپەکە دوور دەخاتەوە یەڵە کاردۆس شەتەح ئەو شەتحەیەک لای دەکاتەوە هەمیشە لەبێ بەرگریکاران بزانن چۆن ڕوبەڕووی تۆپەکە دەبنەوە لە چ کاتێکدا شەتح ئەنجام دەدەن بێگومان ئەگەر شەتح تۆپەکە نەگرێت خۆخوا نەخواستە بەر یاریزانەکە بکەوێ بێگومان زۆر جار کارتی زەردە و زۆر جاریش کارتی سوورە کەواتە دەبێ یاریزانی هێڵی بەرگری بەتایبەتی کە ئەوانە شەتح بەکاردێنن دەبێ بزانن لە چ کاتێکدا و چۆن بەر تۆپەکە دەکەوێت یاریدەری ناوبژیوان بەڵێ دەڵێ فاوڵ لە بەرژەوەندی یانی ڕان فاوڵ لە بەرژەوەندی یانی ڕانیە یەڵە بۆ ئاراس عەبدوڕەحمان بۆ ناوەڕاست یەڵە حسێن یەڵە بۆ هێڵی بەرگری بەڵێ
بۆ یانی ڕانیا یاری بەردەوامە لە ناوەڕاست لەلایەکان سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ سەرجەم هەندەر خۆشەویستەکانی یانی ڕانیە و یانی قەڵازێ لە هەر شوێک بن ئێمە هەمیشە وەکو تەلەڤیزیۆن لە خزمەتتان داین بەڵام ئەو کێشەی ئێمە کە هەمانە لە ڕێگای هێڵی ئینتەرنێتەوە جاری وا پەخشەکەمان دەوەستێ بەڕاستیەوە لە بەردەست خۆماندانە دەبینین سوورپۆشەکان تۆپیان لە بەرقاچە بەڵام فیکەی نابژوانی بەڕێز لە بەرژەوەندی یانی ڕانیا فیکەی فاوڵ لە بەرژەوەندی یانی ڕانیا من عوسمان ئەحمەد ناسراوم بە ملازم لەگەڵ هاوکارم کاکە مەڵبەند ڕاستە و خۆل لە ستۆدیۆ تەلەڤیزیۆنی ڕانیا لە خزمەتتان داین واروە هاوکارانمان بێستون لەگەڵ کاکە محەممەد مستەفا لە قەڵاتزێ سوپاسیان دەکەین کە هاوکارمان و هەروەها کوێنەکانمان بۆ دەگوازنەوە و دەمەوێت ئەوەش بڵێن بەڕاستی وەرزش دۆستان بینەرانی بەڕێز توانای کەناڵی ڕانیە ئەوەندەیە ئێمە بە یەک موبایل یعنی زۆر جاران لەوانەیە ئێستا هەندێک خەڵکی گلەیمان لێ بکە بڵێ باشە بۆ سوورەکە جوان نیە یان بۆ سوورەکە بە یەک موبایلە کاکە توانای تەلەڤیزیۆنەکە ئەوەندەیە ئەوەی ئێمە پێمان بکرێت بە خۆبەخشی لە خزمەت و وەرزش دۆستان و وەرزشکارانی دەڤەرەکەدای یاڵا یاری بەردەوام دیگە ئێمە حەقمان بە کەناڵەکانی تردانیە کەناڵی وایە بە سێ کامێرە تەسووری دەکا و بە سێ چوار مێکسەر لە ستۆدیۆ ئێمە ئەو توانایمانی ئێمە یەک موبایلە یەک مایکە یەک تەلەڤیزیۆن یەک کۆمپیوتەرمانەیە ئەوە پێمان بکرێت لە خزمەتەماندای یاڵا هەڵدانی لا بۆ یانەی قەڵاز هەڵدانی لا بۆ یانەی قەڵاز لێرەوە هاوڕێ ڕەشید دیارە ژمارە 17 بڵێ یاری بەردەوا بە کاپت سامان هەڵدانی لا بۆیانی قەڵاتزێ هەڵدانی لا بۆیانی قەڵاتزێ یاری بەردەوامە لەلایەکان هێرشێک بۆیانی قەڵاتزێ بۆ ناوە مەترسیدارە بەڵام گۆڵ پارێز دەشتی گۆڵ پارێز پاڵەوان دەشتی کۆنتڕۆڵی تۆپەکە دەکات گۆڵ پارێز دەشتی یاری بەردەوامە یەڵا بۆ ئارام دووری دەکاتەوە هەڵدانی لا بۆ یانەی ڕانی هەڵدانی لا بۆ یانی ڕانی وەرزش دۆستانی عەزیز ئەم گەڕە گەڕی دوازدەیە ئەم گەڕە گەڕی دوازدەیە هەروەکو باسم کرد ڕانیە بۆ کۆکردنەوەی 22 خاڵ لە پلەی یەکەم دێ لە ڕزبەندەکە لە بەرامبەردا یانەی قەڵاتزێ لە ڕزبەندەکەدا پلەی پێنجەمی گرتووە یانەی قەڵاتزێ لە ڕزبەندەکەدا پلەی پێنجەمی گرتووە بێگومان دوورە یانەی ڕانیە لە کاپی سامان خاوەنی گۆڵی دووەمی یانەی کۆی ڕانیە یەڵە بۆ ناوەڕاست یەڵە حسێن خاوەنی گۆڵی دووەم حسێن خاوەنی جوانترین گۆڵ لە گەڕی دوازدا خاوەنی جوانترین گۆڵ لە گەڕی دوازدا تۆپەکە وەردەگیرێ یەڵە کاردۆست دەیدا بە هاوڕێ یەڵە ئارام بابانی ژمارە سێ یەڵە ئارام بۆ پێشەوە بەڵام تۆپەکە نەگەیشت ڕائیب سوود لەو تۆپەی نەبینیم ئەم تۆپە دیارە هاوڕێ ئاراستەی کرد بەڵام ڕای دوور بوو تۆپ بۆ قەڵاتزێ لە کۆنتۆڵی قەڵاتزێدایە یاری بەردەوامە تا زیاتر ئەوەندەی کە سەیری یاریەکەمان کردو دەبینین تۆپ لە ناوەڕاستی یاریگایە یەڵە ئارام دەگەڕێتەوە بۆ کاپتن دەشتی گۆڵ پارێز یەڵە دەشتی تەواوی دەکا بۆ لازۆ بزانین لازۆ سوود لە تۆپەکە نابینێ تۆپەکە پاسەکە تاڕادەیەک دوور بوو هەڵدانی لا بۆ یانەی قەڵاتزێ خۆشەویست وەرزش دۆستانی عەزیز بینەرانی بەڕێز سوورپۆشەکان لە قەڵاتزێ میوانداری سەوز پۆشەکانیان کردووە لە یاریگای مامجووتیار یاری بەردەوامە 12 خولەک لە کات یاریەکە پەڕێکراوە ئێستا 12 خولەکی سەرەتا دەبینین یاریەکە زیاتر لە ناوەڕاستە یەڵە هێرشێک بۆیانی ڕانیە فیرکەی فاوڵ لە بەرژەوەندی ڕانیە فیرکەی فاوڵ لە بەرژەوەندی لازۆ بەڵێ یاریزانی لایەکان لازۆ بێگومان هاوڕێ ڕەشید و لازۆ کارگوچیان یاریزانی باڵەکانن ڕاست و چەپیان پێ دەکا ڕاهێنەر هەمیشە ڕاست و چەپ بە یاریزانی باڵەکان دەکا هەم لازۆ هەم هاوڕێ ڕەشید ئەمانە یاریزانی باڵەکانن
بەڵە دیارە کێشەی گواستنەوەی سوورەکەمان ئێوەش بۆ کاری بەڕاستی هێڵی ئینتەرنێت لەوەیە لای کاک بێستون خاو بێ بەڵام ئەمە لێرەوە زۆر زۆر سپاسی کۆمپانیای تابنێت دەکەین کە بێ بەرامبەر هێڵی ئینتەرنێتی بۆ تەلەڤیزیۆن دامی کردووە لێرەوە زۆر زۆر سپاسیان دەکەین دەمەوێت لێرە سوپاسی هەر یەک لە سپۆنسەرەکان هەفتە بازاری ڕانیە و هەروە برژاوی بەرخی بابی واروە سنتەری بێست ڤژن بۆ نەشتەرگەری چاو بکەین دیارە ئێستا سوورەمان بەدەست گەیشتەوە دووبارە سوورەکەمان نەمایەوە بەداخەوە بەڕاستی ینی زۆر جار مرۆڤ تووشی بەلەل و کێشێکی دەرونیش دەبێت لەوەی کە سوورە دێ سوورە نایە یعنی بەڕاستی ناخۆشە لە وڵاتی ئێمە بەداخەوە ئێستا دەبینین یعنی شتێکی سەرەتایی سیرکەن ینی هێڵی ئینتەرنێت کە هێڵێکی زۆر لاواز دەکە لە جێوی مرۆڤ دەدا بەداخەوە ینی پێمان ناخۆشەکەوایە کە لە یاریەکە دادەبڕین ئیدی زۆر بەداخەوە
شۆک مژدە داشکاندنێکی نوێ لە لقەکانی هەفتە بازاڕی ڕانیە و حاجیاوە دەستی پێکرد. برنجی سەفرا 4 کیلۆنی و شەفاف 7690 دینار. برنجی ئەبوو زەهەب 30 کیلۆ 45950 دینار. برنجی سەفرا 30 کیلۆ 1 کارتۆن ساز بە دیاری 53000. برنجی ئازاد ڕایز 9 کیلۆ 3 زاهی 1 زەیت بە دیاری 16950 دینار. چای جیهان 200 گرام 1490 دینار. فاسۆلیای جیهان 5 کیلۆگرام 9750 دینار. نۆکی ڕاست 4 کیلۆگرام 10500 دینار. ئەوە تەماتەی سەفرا 1250 دینار. ساواری ڕاست 4 کیلۆ 4450 دینار. یەک تەبەقە هێلکا 4500 دینار. ڕۆنیەل دار 18 لیتر 42500 دینار. بیبەری ئافاق 700 گرام 690. دکتۆر ئەبوبەکر قادر مەنگوڕی، دکتۆرە پەیمان حسێن باعیس. ئەو نەشتەرگەریانەی لە سنتەری چاوی ڕانیا بێز ڤیژن ئەنجام دەدرێ ئاوی سپی بێتە قەڵ بە نوێترین ئامێری ئەمریکی لە ژێربەنجی خۆجێیی و لە ماوەی دەخولەکدا چاندنی عادەسەی ئەمریکی، نەشتەرگەری ئاوی ڕۆژ، ڕاستکردنەوەی خێلی، کردنەوەی بۆری فرمێسک بە نازۆڕی بێتە قەڵ، گۆشتی زیاد بە شێوازی زەرە، جوانکاری پێڵوو، ڕێکردنەوەی بینین بە لەیزەر، لەیزیک PRK، لەیزەر بۆ پاکردنەوەی عەدەسەی چاو، نەشتەرگەری تۆڕی چاو، دانان و لابردنی سلیکۆنی ناوچاو و چەندین نەشتەرگەری تری چاو. و هەروەها ئێستا بۆ یەکەمین جار و تەنیا لە سنتەری چاوی ڕانیا چاویلکەی پزیشکی بە پێشکەوتووترین ئامێری سەردەم و بە شێوازی ئەلکترۆنی پرۆپتەر دروست دەکرێت. سنتەری چاوی ڕانیا لەم بەشانە پێک دێت: هۆڵی نەشتەرگەری گەورە، دیاریکردنی پەستانی چاو و ئاسی بینین، پشکنینی ملەوەنی تۆڕی چاو OCT، پشکنینی گلێنەی چاو، دیاریکردنی ئەستوری گلێنە پێنتاکام، پشکنینی کۆمپیوتەری بۆ دیاریکردنی ڕێکی چاو، پشکنینی گشتی چاو، سۆنەری چاو، دیاریکردنی ڕێژەی فرمێسکی چاو. لە سنتەری چاوی ڕانیا سەرجەم پشکنین و نەشتەرگەریەکان بە هەرزانترین نرخ ئەنجام دەدرێن و داشکانی تایبەتریش بۆ کەم دەرامەتان کراوە. دووبارە سڵاو بە داوای لێبردنەوە بینەرانی بەڕێز وەرزش دۆستانی ئازیز، بەڕاستی هێڵی ئینتەرنێت لە قەڵاتزێوە نییە، کێشەکە لە هێڵی ئینتەرنێتەوەی لە قەڵاتزێ بۆیە بەڕاستی پسوان ڕوودەدا، یعنی ئەم پسوانەوە لە مرۆڤ دەکا بەڕاستی هەر قسەیەکشی لێبی بچێتەوە، یعنی مرۆڤ دەرجەو دەبرێت، زۆر ناخۆشە لێدانی گۆشە بۆ یانی قەڵاتزێ، لێدانی گۆشە بۆ وانێ قەڵاتزێ، بەڵام تۆپەکە دوور دەخرێتەوە. بەرگریکارانی یانەی ڕانیا تۆپەکە دوور دەخەنەوە ماڵی گۆڵ. ئێستا تۆپ لە بەرژەوەندیانی ڕانیەدایە. وەرزش دۆستانی ئازیز، بینەرانی بەڕێز خۆشەویست، هەروەک باسم کرد کێشەی هێڵی ئینتەرنێتەیە لە قەڵاتزێوە، بۆیە پەخشەکەمان بۆ ماوەیەک وەستا زۆر 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 داوای لێبردنمانەیە. دیدی منیش لە جەو چوومە، یعنی زۆر زۆر ناخۆشە تۆ لە گەرمەی یاریدا بەڕاستی خەت نەمێنێ، دیدی زۆر ناخۆشە. لێدانەکە جێبەجێ دەبێت، یاڵا بەرگری کار بۆ ناوە، تۆپەکە دەچێتە ناوەڕاست یاریگا بۆ پێشەوە. هێڵی بەرگری قەڵاتزێ تۆپەکە دوور دەخەنەوە، بەڵام دووبارە بۆ قەڵاتزێ لە ناوەڕاست یاریگا. یاڵا ڕێنوس لەگە سامان تۆپ لە بەرژەوەندی قەڵاتزێیەکان بۆ پێشەوە، پێرچێک بۆ قەڵاتزێ، یاڵا قەڵاتزێ، بەڵام فیکەی ناوبژیوان بەڕێز زانا دەڵێ یاری بەردەوامە. یاڵا بۆ لایەکان تۆپ لە بەرژەوەندی سامان، کاپتن سامان تۆپ دەگەڕێتەوە، سوودیان لەم تۆپە نەبینی. وەرزش دۆستانی ئازیز، بینەرانی بەڕێز، کلاسیکۆی ڕاپەڕین بە داوای لێبردنەوە. ئەم پسرانە زۆر زۆر ناخۆشە، وێنەمان نامێنێ، کێشەکەش لە قەڵاتزێوەیە، ئیدی زۆر بەداخەوە ئاماژەشم پێدا کە بەڕاستی یعنی کێشەیەکی گەورەیە، یعنی هێڵی ئینتەرنێت باش نەبێ لە وڵاتە، بەڵام پارەیەکی باش زاری وایە ئەوانەیە خەڵکانی بێت پارێکی باش سەرف باسی ئیدی لە بەرامبەردا بە هێڵێکی باش شەبێت، هێڵە باشەکە بەرامبەر پارە باشەکە. بەهەرحاڵ یاری بەردەوامە، هەڵدانی لە بۆ یانی قەڵاتزێ تۆپەکە لە لایەکانە، یاری بەردەوامە، یاڵە یاری بەردەوامە بۆ قەڵاتزێ، یاری دەست بەرز دەکاتەوە، بەڵێ کارتی زەرد
کارتی زەرد بۆ یاریزانی هێڵی بەرگری. ئێستا گفتوگۆ دەکەن لەگەڵ یاریدەری ناوبژوان، بەڵێ فیکەی ناوبژوان بەڕێز زانا عەبدوڵڵا، فیکەی ناوبژوان بەڕێز زانا عەبدوڵڵا. هەروەک ئاماژەم پێدا ئەم یاریە گرینگە بۆ هەردووچیان، یانە قەڵاتزیە دەیەوێت ڕیزبەندی پێنجەم ببڕێت، هیچ نەبێت بێتە چوارەم و چاوەڕوانی ئەوە دەکات یانەکانی تریش یان بە یەکسانبوون یاریەکان کۆتایی پێبێت یان بدۆڕێت. بەڵێ یاری وەستاوە. لێرەوە دەمانەوێت بەڕاستی ئاماژە بۆ بدەین یاریزانێکی هێڵی بەرگری یانی ڕانیە کە بەڕێز و خۆشەویست هەمەڤارانە ماوەیەکە لە یاریگا دوور کەوتۆتەوە. لەم سێ چوار ڕۆژە نەشتەرگەریەکی سەرکەوتوی بۆ ئەنجامدرا بە هیوای سەلامەتی. داواکاری خوای گەورە و میهرەبان شیفای بۆ بنێرێت بە زووتری کات بگەڕێتەوە بۆ ناو لاکێشە سپیەکان لە یاریگای سەوز، چونکە لە ناو یاریگای سەوز لاکێشەی سپیە، ئاخەت سپیە. زۆرجان دەڵێن لاکێشەی سەوز، بەڵام هەم لاکێشەی سپیە هەم لاکێشەی سەوزە. فاوڵێک بۆ یانی قەڵاتزێ، لێدانەکە جێبەجێ دەکرێت. یەڵە قەڵاتزێ لێدانەکە جێبەجێ دەبێت، لێدانەکە جێبەجێ دەبێت. بزانین بۆ قەڵاتزێ فیکەی ناوبژیوان، فیکەی ناوبژیوان باگوێمان لەبێت. لێدانەکە بۆ یانەی قەڵاتزێ یاریزانە چێبڕچێ دەکەنەوەی بزانین کامیان تۆپەکە وەردەگرێت بۆ ناوە، بەڵام دەشتی لەگەڵ یاریدەری لەگەڵ بەرگری کارەکە تۆپەکە دوور دەخاتەوە. یەڵا بۆ پێشەوە، ڕایت یەڵە بۆ ڕایت یاری بەردەوامە بۆ یانی ڕانیا، هێرشێک بۆ یانی ڕانیا بۆ پێشەوە، بەڵام گۆڵپارێز ڕێباز کۆنتڕۆلی تۆپەکە دەکات. گۆڵپارێز ڕێباز لە شوێنی گۆڵپارێزی پێشوو، واتە ئەوەی کە کارتی سووری وەرگتووە هەرێم هێرۆیی، ئەوە لە شوێنی هەرێم یاری دەکات ڕێباز. بێگومان دەشتی تۆپەکە دەکرێت. تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی یانی ڕانیا. ئۆفساید کاردۆس فاوڵەکە لێدانەکە ئۆفسایدەکە جێبەجێ دەکات. یاری 32 خولەک تێپەڕی کردووە لە کات یاسایی لە گێمی یەکەم. یاری بەردەوامە بۆ پێشەوە. بزانین ڕاستەوخۆ ڕێباز کۆنتڕۆلی تۆپەکە دەکات. نزیک بوو دیدی یاریزانانی پێشەوە بە تایبەتی ڕایی سوودی لەم تۆپە نەبی. ڕایت سوودی لەم تۆپە نەبی لە ناوەڕاست. هەر وەک باسم زیاتر یاریەکە لە ناوەڕاستە، زیاتر یاریەکە لە ناوەڕاستە و هەروە ئەوەی کە لە جەوی ئێمەشی داوە دەزانم لە جەوی ئەو بەڕێز و خۆشەویستانەشی داوە کە ئێستا لە ڕێگەی تەلەڤیزیۆن سەیری یاریەکە دەکەن. ئەو پسرانە زۆر ناخۆشە. یەڵا سامان ئەوە کاپتن سامانە، کاپتن سامان فاوڵەکە جێبەجێ دەکات. یەڵە سامان بۆ پێشەوە سامان، بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە. یەڵە کاردۆس، یەڵە بۆ سامان جوانە سامان دەیگەڕێنەوە بۆ دەشتی دەیدا بە کاردۆس هەروەکو باسم کرد یاریزانانی هێڵی بەرگری کاردۆس، ئاراز عەبدوڕەحمان، ئارام بابانی و هەروە بڕوا. یاری بەردەوامە. هەڵدانی لا بۆ یانی ڕانیا، هەڵدانی لا بۆ کوڕانی چێوەڕەش. ئەمڕۆ کوڕانی مامەدا لە یاریگای مامجووتیار میوانداری یانی ڕانیان کردووە لە ناوەڕاست یاریگا. تۆپ بۆ قەڵاتزێ گواستنەوەیەکی جوان. یەڵا تۆپ لە بەرژەوەندی قەڵاتزێکان بۆ پێشەوە، تۆپ لە بەرژەوەندی قەڵاتزێکان لێدانێک لێدانێکی جوان، بەڵام ئەنجامی نەبوو لەوەی کە گۆڵ بێت. لێدانێکی جوان، بەڵام لێدانەکە لاواز بوو. ئەگەرنا ئاراستەی لێدانەکە بەرەوڕووی گۆڵەکە زۆر جوان. ئیدی هەوڵێکی باشیدا گۆڵپارێز دەشتی. ئێستا گۆڵپارێز دەشتی کەوتووە بەڕێز ناوبژوان یاریەکە زانا عەبدوڵڵا بەرەوڕووی گۆڵپارێز دەچێ. ئاخۆ بزانین دەشتی یاری پێ دەکرێت یان زۆر جار یاریزان لە ناکاو تۆپەکە تۆپێکی ئاساییە یان جوڵەیەکی ئاسایی دەکا تووشی
پێکان دەبێ یان وا باشتر بڵێین تووشی گرژبوونی ماسوولکەکان دەبێ زۆر جار یاریزانەکە یاریگا جێ دێڵێن یعنی مەرزنی لەوەی کە لا ڕووبەڕوونەوەی تون یاریزان تووشی پێکان بێ هەندێک حاڵەتێ ماسوولکەکان گرژ دەبن ئەم یاریزانە یاری پێ ناکرێت بە هیوای سەلامەتی بڵێ دەشتی هەستایەوە کاردۆست لێدانەکە جێبەجێ دەکا تۆپ لە بەرژەوەندی یانەی ڕانیا بۆ پێشەوە گۆڵپارێز ڕێباز کۆنتترۆلی تۆپەکە دەکا یاریەکە ئێستادا 35 خولەک تێپەڕی کردووە ئاستی هەردوویانە وەکو یەکە لەلایەکان بۆ پێشەوە دەیگوازێتەوە بۆ پێشەوە یەڵە بۆ قەڵاتسێ پێشێک بۆ قەڵاتسێ پاساتێکی جوان یەڵا پاساتێکی جوان لەلایەکان یەڵە قەڵاتسێ بەڵام لازۆ تۆپەکە وەردەگرێت لازۆ تۆپەکە وەردەگرێت تۆپ لە بەرژەوەندی قەڵاتسەیەکان یاری بەردەوامە لە ناوەڕاستی یاریگا یاری بەردەوامە لە ناوەڕاستی یاریگا لە بەرژەوەندی قەڵاتسێ ئێستا یاریەکە هەردوویانە ئاستیان وەکو یەکە و هیچ هێرشێکی بەترسیدار لەلایەن هیچ کام لە یاریزانانی یانەی قەڵاتسێ یانەی ڕانیا کاریگەر نەبووە یان هیچ گۆڵێک تۆمار نەکراوە هەمیشە کی بۆەوە یاری دەکات ئەنجامێکی باش بەدەست بێنێت هەروەکو باسم کرد یانەی ڕانیا دەیەوێت سێ خاڵ بەدەست بێت واتە یانەی ڕانیە ئێستا بۆ براوەبوون چۆتە قەڵاتسێ لە بەرامبەردا یانەی قەڵاتسێش دەیەوێت لە ناو یاریگا و هەندەرانی خۆی سێ خاڵ مسۆگەر بکات بۆەوەی ڕیسپەندی پلەی پێنجەم تێپەڕێنێ هیچ نەبێ بچێتە چوارەم بچێتە سێم یەڵا تۆپ لە بەرژەوەندی سێن یەڵا بۆ ئیدریس هونار دەیگوازێتەوە بۆ لازۆ سوودیان لێی نەبینی تۆپ ناوەڕاست یاریگا یەڵا کاپتی سامان یاریزانی بەرگری بۆ لایەکان بۆ هاوڕێ بۆ پێشەوە یەڵا بەڵام گۆڵپارێز ڕێباز تۆپەکە دەگرێت گۆڵپارێز ڕێباز محمود کۆنتترۆلی تۆپەکە دەکات ڕێباز کۆنتترۆلی تۆپەکە دەکات لێدانەکە جێبەجێ دەکات بۆ ناوەڕاست یاریگا بۆ نزیک دەشتی یەڵا هێڵی بەرگری کۆنتترۆلی کردە دیسان دووبارە و سێبارە و چواربارە پەخشەکەمان وەستایەوە ئەوە زۆر ناخۆشە وەستانی پەخشەکە زۆر ناخۆشە تۆپ لە بەرژەوەندی تیکە لە بەرژەوەندی یانەی ڕانی بەڵێ ڕووبەڕووبوویەکی تێکەڵچوون هەیە بوو بەڵام باش بوو یاریزانەکان زوو کۆنتترۆلی خۆیان کرد هەمیشە یاریزان ئارام بێت هەمیشە یاریزان هێمن بێت چونکە هەر حاڵەتێک بەڕاستی ناوبشوان ئەگەر بزانێ یاریزان سنووری یاساکانی ناو یاریگا یاساکانی تۆپی پێ ئەوەی کە ناوبشوان 100% دێی بەرپرسە و دەتوانێت مامەڵە بکات بە دڵنیایەوە ناکرێت یاریزان بە شێوازێک مامەڵە بکە کە کارتی زەر وەربگرێت بە تایبەتی کارتی سوور وەربگرێت ئەوە زەربە لە تیپی لە تیپەکە دەدا و هەروە زەربە لە پلانەکانی ڕاهێنێت یعنی زۆر ناخۆشە هەندێک یاریزان تیپێک دوو یاریزانی دەردەکرێت بە هۆکاری ئەوەی لەسەر گفتوگۆ مناقەشە ناوبژوان کە بڕیاری خۆیدا حتا ئەگەر ناوبژوان هەڵەش بێت دەبێ یاریزان بەڕاستی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری وەرزشی بەرز بێت زۆر بە ئاسایی وەربگرێت دوجار ناوبژوانیش مرۆڤ هەڵە دەکا یعنی ئەوەی کە ناوبژوان دەیبینێ بە چاوی خۆی بە دیدی خۆی بڕیار دەدات بۆیە وا باشە لەسەر هەموو یاریزانێک لە کاتی هەندێک حاڵەتی ڕووبەڕووبوونەوە یاریزانەکان ئارام بن بۆی زەربە لە تیپەکە نەدەن یعنی یاریزانێک کە کەم دەبێت لە تیپێک بەڕاستی کەلێنێکی زۆرە وەکو باسم کرد پلانەکانی ڕانگە تێک دەدا تۆپ لە بەرژەوەندی قەڵاتسێ یەڵە بۆ پێشەوە دووری دەخاتەوە ڕانیەکان دووری دەخەنەوە قەڵاتسێ بەرپەرچی داتەوە یەڵە بەسەر بۆ ناوەڕاست تۆپ لە بەرژنی قەڵاتسێکان لەلایەکان یەڵە لەلایەکان بەڵام هەڵدانی لا یان فیکەی فاول بوو یاریزانەکەوتووە بزانین بڕیاری نابشوان بەڵێ لە بەرژەوەندی یانەی قەڵاتسێ لە بەرژەوەندی یانەی قەڵاتسێ 39 خولەک لە کات یاسایی لە گێمی یەکەم تێپڕی کردووە ئێستا فاوڵەکە لە بەرژەوەندی یانەی قەڵاتسێە
زانین ئەم فاوڵە ئەنجامی چۆن دەبێت بێگومان یاریزانان سەرکەوتونە و هەروە یاریزانانی هێڵی بەرگری یانەی ڕانیە و یاریزانانی هێڵی بەرگری هێڵی ناوەڕاست بێگومان لەگەڵ بەرگری تەنسیقێکی باشیانەیە دەیانەوێ هێرشەکە بەڵێ بۆ پێشەوە بەڵام دوور بوو گۆڵپارێز دەشتی نزیک بوو هەمیشە لەم کاتانەدا یاریزانانی هێڵی ناوەڕاست هاوکار و پاڵپشت دەبن بۆ یاریزانانی هێڵی بەرگری بۆی لەوێ هیچ نەبێ یاریزان مانتومان یاریزان بکرن ناکرێ یاریزان بەبێ یاریزان لە ناو یاریگادا بۆستێ و گرنگی یاری تۆپ پێشنەوەیدا زۆر جار یاریزان بتوانێت بەبێ تۆپ یاری بکە بۆی هیچ نەبێت یاریزانی بەرامبەر سەرقاڵ بکە زۆر گرنگە یاریزان چەند دەتوانێت یاری بە تۆپ بکە دوو ئەوەندە گرنگە یاریزان بەبێ تۆپ یاری بکە شوێن و مرکزی خۆی هێڵی خۆی چۆن پلانەکانی ڕایەنەر جێبەجێ دەکات چۆن یاریزانی بەرامبەر دەخافڵێنێ ئەوە هەمووی یاری هەمووی پلانە بەڕاستی ئەمڕۆ یاری تۆپی پێ شەڕی پلانە لەوەی کە چەند شەڕی عەقڵ و جەستەیە چەند شەڕی عەقڵ و جەستەیە دوو ئەوەندە یاری تۆپێ شەڕی پلانە ئاخۆ پلانی کام ڕاهێنەر سەرکەوتوو دەبێ ئاخۆ پلانی کام ڕاهێنەر سەرکەوتوو دەبێ ئەوە زۆر گرنگە کەواتە پلانەکان و ئاستی جەستەیی و هەروە تەکنیک و جوڵە دوازار هەمویان پەیوەستن بەیەکەوە یاری بەردەوامە بۆ پێشەوە یەڵڵا یاریزان لازۆیە بەڵێ یاریزانی لایەکان هەروەک باسم کرد لازۆ لەگەڵ هاوڕێ ڕەشید زۆر جار ڕاهێنەر هێڵەکانیان پێدەگۆڕێ واتە دەیانگوازێت و هەردووچیان لە ڕاست لە چەپ یاری دەکەن هەردووچیان لە ڕاست لە چەپ یاری دەکەن زۆر جار من لازۆ هاتۆتە لای ڕاست من هەروەم زانی و هاوڕێیە بۆیە زۆر جاران کە ناوەکانیشم بە هەڵەوێت بێگومان هاوڕێ و لازۆ هەردووچیان سەپڕە سیاری یاری دەکەن کێشیانێ لە یەخ و لەکدا لەوانەیە یاڵە بۆ ڕانیە بەڵام هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخاتەوە ئێستا تۆپ لە بەرژەوەندی یانەی قەڵاتسێ بەڵێ فاوڵ لە بەرژەوەندی یانەی قەڵاتسێ دابەشی دەکا بۆ هێڵی بەرگری بۆ لای چەپ یاریزانی هێڵی بەرگری لای چەپ تۆپەکە دوور دەخاتەوە دیسان پەخشەکەمان پسرایەوە بۆ کاری لاوەزبوونی هێڵی ئینتەرنێت لە قەڵاتسێ ئەو کاتێک پسرا تۆپ لای بەرگری یاریزانی هێڵی چەپی قەڵاتسێ بوو ئێستا کە پەخشەکە هاتەوە لای گۆڵپارێز دەشتی وەرزش دۆستان بینەرانی بەڕێز هەروەکو ئاماژەم پێدا هەمیشە تەلەڤیزیۆنی ڕانیا ئەوەندەی کە پێی بکرێت لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدایە لێرەوە دەمانەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەن هەفتە بازاری ڕانیا و هەروە برژاوی بەرخی بابی و هەروە سنتەری بێز ڤیژن بۆ نەشتەرگەری چاو و هەروەها کۆمپانیای تاپنێت کە هێڵی ئینتەرنێتی بۆ تەلەڤیزیۆن دابین کردووە زۆر سوپاسیان دەکەن یاری بەردەوامە یاڵە کاپتی سامان لەگەڵ ئیدریس هونەر نزیک بوون لە تۆپەکە هەڵدانی لا بزانین هەڵدانی لا بەڵام یاڵە ڕێنووس لە ناوە ڕاست بەڵام سامان تۆپەکە وەردەگیرێ یاڵە بۆ قەڵاتسێ یاڵە فیکەی ناوژیوان بەڵێ ئیدریس هونەر تۆپەکە ڕادەگرێ کارتی زەرد بۆ یاریزانی قەڵاتسێ بەڵێ لێرەوە دەبینین یاریزانانی ژمارەدا چوار نزیکن ئەم یاریزانی کارتەکەی وەرگرت دیارە گفتوگۆ دەکات لەگەڵ ناوژیوان یاریزان کەوتووە بە هیوای سەلامەتی بەڵێ ژمارە 21 یاریزانی قەڵاتسێ کارتەکەی وەرگرت ئێستا بە هیوای سەلامەتی بۆ ئەم یاریزانە وەڵا من لە ستۆدیۆ دانیشتومە شاشەکە ئەوەی کە سەیری دەکەم بەڕاستی زۆر بچووکە من لە شاشەیەکی بچووکی کۆمپیوتەر سەیری دەکەم بۆیە داوای لێبوردنمانی ئەگەر زۆر جار ناوی یاریزانێکشم بە هەڵەوت ئەوە دەبێت بمان بڕنەوە وەسعەکەمان ناوای بەڕاستی یعنی ئەوەی کە لە توانای ئێمەدا بێت دەیکەی بەڵە یاڵە دەی ئێستا بە هیوای سەلامەتی بۆ ئەم یاریزانە بە هیوای سەلامەتی بۆ ئەو یاریزانە ئێستا ناوبشوان زانا عەبدوڵڵا ئیدامە بە یاریەکە دەدات یاڵە کار دۆست لێدانەکە جێبەجێ دەکات کار دۆست لێدانەکە بەجێ دەکات سەیریکەن لە سێبەری یاریگا دیارە
ئەوە کاگوێستن و برادرانی ڕاگەاندن لەوێ تەسویر دەکەن شوێنێکی ناخۆشە بەڵام یانیان دەکات پێویستە ئەو کەسی کە خزمەت دەکات قوربانیش دەن زۆر ئاساییە ئیدی ئێمە وەکو تەلەڤیزیۆن لە خزمەتداین یاڵە یاری بەردەوامە پێرشێک بۆ یانیڕانیا یاڵە دەگەڕێتەوە بۆ ناوەڕاست بۆ قەڵاتزێ یاڵە بۆ قەڵاتزێ تۆپ بۆ ناوەڕاست بۆ قەڵاتزێ دەیگوازێتەوە بەڵام تۆپەکە وەردەگیرێت نزیک بۆ لەوەی یاریزانیانی ڕانیا هاوڕێ تۆپەکە وەرگێت چلو پێنج خولەک ئێستا لە کاتی یاسایی ڕۆیشتووە یارە 25 چرکەش کاتی زیادکە ڕۆیشتووە بێگومان لەوەیە ناوبژیوان دوو خولەک کەمتر کاتی یاسایی زیاتر نەداتێ بۆشی زۆر جار 3 خولەک 4 خولەک بەڵام یاریەکە ئەوەندە نەوەستاوەکە کاتی زیاترا و زۆر بێت یاری بەردەوامە یاڵە بۆ قەڵاتزێ هێرشێک بۆ قەڵاتزێ یاڵا بەڵام هێڵی بەرگری سێتۆ ئەوە چی بۆ لێدانا بەڵام ئەوە چی بوو دەشتی لێدانێکی بەهێز بەڵام گۆڵپارێز پاڵەوان دەشتی لێ هاتوانە تۆپەکەی دوورخستەوە و گێمی یەکەمیش بە کۆتا هات لە کاتێکی زۆر حەساس ئەم لێدانە جێبەجێ بوو لێدانێکی جوان یاریزانی هێڵی ناوەڕاست لێدانەکەی جێبەجێ کرد بەڵام گۆڵپارێز دەشتی پاڵەوان دەشتی لێ هاتوانە کۆنتڕۆڵی تۆپەکەی کرد و دووری خستەوە بەڵێ وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز لە کەناڵی ڕانیەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمووتان لە هەر شوێک بن سڵاو و ڕێز و خۆشەویستیمان لە هەر شوێک بن ئێستا کۆتایی گێمی یەکەمە گێمی دووەم دێنەوە خزمەتان بەو هیوایەی هێڵەکانی ئینتەرنێت لە قەڵاتزێ نەپسرێنەوە بۆی ئێمە بتوانین خزمەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بکەین تا گێمی دووەم هەر شاد و سەرکەوتوو بن